دەیان کارمەندی گرێبەستی کۆمیسیۆنی هەڵبژارنەکانی عێراق نووسینگەی سلێمانی کە کوردن لەلایەن کۆمیسیۆنەوە کارەکانیان ڕاکیراوە و ناکرێن بە هەمیشەیی. ئەوان دەڵێن لە ساڵی 2010 فەرمانێکی وەزاری تایبەت بەم فەرمانبەرانە دەرچووە، بەڵام بڕگەیەکی جێبەجێ ناکرێت و پێیان وتراوە ڕاژەکانیان کۆتایی پێهاتووە. ئەمە معنای نییە کتابێ دەرچوو بێ فقرەیەکی جێبەجێ بکرێت لە کتابەکە فقرەیەکی جێبەجێ نەکرێت. ئێمە هەر بە هۆکاری سیاسیە بینین بەوەی کتابە یا یاسایە یارێ چووە ئەوە تا 284 فقرەیەکی یارە یاسا ئەنجومەنی وەزیرانە یعنی بڕیار یعنی فقرێکی جێبەجێ کراوە ئەم کتابن. ئەوەی فقرەی دووەم وەزارەتی مادەش ڕەزامەند لەسەر ئێمە مفەوزیە داوایەکە کۆمیسیۆن داوایەکە ئەم کارماندانەمان پێویستە بەنام کە زۆربەی کوردە 1200 کوردە یعنی زۆر نیوەی کوردە نیوەی عەرەبە. ئێستا بە هەموو پارێزگاکانی عێراق بە هەولێر و سلێمانی و کەرکووک و دووهۆک و هەمویان خەریک داوای مافی خۆیان دەکەن هەمویان مافیان خوراوە. ئێمە داوایەوەکەین ئەم کتابەت جێبەجێ چاوەڕی ئەوە بووین فقط کتابی 284 جێبەجێ بکەن نەک ئەوەی بنە بچنەوە بۆ ماڵەوە بێ ئەوەی کتابێکشمان بۆ هاتوێ بنە بچنەوە بۆ ماڵەوە. ئێمە کۆمەڵێک مۆزەفین هەمومان باجمانەوە زۆرمانوین. من خۆم یەکێکم لەو مۆزەفانی لە 2009 گرێبەستی ئەم کۆمیسیۆنم ئەم جارەش ناومان لە قەراری 315 نەبوون بە تەشغیلی. ئەکید هەڵوێستمانە بێ ئەکید بەردەوامە بین لەبەرەوەی حەقی خۆمانە. ئێستا گرێبەست بوونەوە گرێبەستەکە چۆنا بە 4 ساڵ جارێک کە هەڵبژاردن ئەکرێت ئێمە وەرئەگیرینەوە. ئێمە بڕبڕی پشتی هەڵبژاردنەکانین هەموو ئەرکی هەڵبژاردنەکان لە ئەستۆی ئێمەیە لە کاتێکیشا هیچ حەقێکمان نییە. لە دهۆک و کەرکووکیش فەرمانبەرانی گرێبەستی کۆمیسیۆن لەسەر دوورخستنەوەیان لە کارەکانیان خۆپیشاندانیان ئەنجامدا و دەڵێن زۆربەیان زیاتر لە 5 ساڵە گرێبەستن و بەپێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانیش پێویست بوو دوای ئەو ماوەیە بکرێن بە هەمیشەیی. داواکاری ئەوان ئاڕاستەی ئەنجومەنی وەزیرانە و دەڵێن لەسەر یەک واژۆ کارەکانیان ڕاگیراوە. هاتووینە بۆ ئێرە ینی مافێکی سەرەتاییە کە ئەم مۆزەفانە لە عەقدی انتخابیەوە بکرێن بە عەقدی تەشغیلی واتە عەقدی وزاری. داواکاری ئەم خەڵکە ئەوەیە لێ نەخێر تێکرای عێراقا دیارە هەر شارە و بە جۆرێسە بۆ نمونە ئێمە پێم وایە لە خۆی بینێتەوە لە 110 بۆ 120 عەقدی انتخابی هەر شارە و ڕێژەی خۆی هەیە. لە هەموو عێراقەوە بزانام ناگاتە 3000 بۆیە ژمارەکە زۆر نییە. دوای ئێمە قەراری مەجلیس وزارەمان هەیە ژمارە 350 لە 21 کە ئەو قەرارە دەرچووە کە عەقدەکانی بۆ نمونە ئێمە عەقدی انتخابی بکرین بە تەشغیلی یعنی قەراری مەجلیس وزارەشمان هەیە. تۆ نەویری داخوازامە بن ئەم شەش هەر بنگەیەکی 6 کەس بێنە وەرگرتن بنە 6 عەدەدێمە و یاسایەکی بوو مەدەری خستبینی قەراری 315 بوو ئەوی کە ئەم بهێنە بش عەقدی انتخابی بنە عەقدی تەشغیلی. تشغيل يعني هەمیشەی بەردەوامی نوکە بەس بۆ فترە شەشەی وەکایە بۆ انتخاباتە مەجە ئەم شەشەی وەکانێت مەدوێت ئەم بنە هەمیشەی يعني بەردەوام الگەل کۆمیسیۆنی بێت هەر شولی کۆمیسیۆنی گەلێکە بایۆمەتریە هەر ساڵ هەندێکی زیدەت بن بێت بووە بایۆمەتریشێکی تایبەت ویگاوێت دائیرەتە معاملەی توان نامەشەکەن ئەگەر بایۆمەتری نەبێت. ئەم وەک عقد انتخابي مؤقت ئەم حەسکەین بنا عقد تشغيلي مثبت بنسەر مەلەک الدائم. بجام حسكين دخوز باريس مصطفى كاظمي أبي البغداد أو بوماتشي كتن شولي بايومتري أم كين أم شولي وكي هكذا بيجن أو تشول مات كان مثلا أم بوات كين فيد أو جيب اشتبوني ما بكن أو جيبوا ما تشتكي بكن وك تعبوا منها تشتات أوفيدو أم وك موظف كابين الفيرا. هەرچەندە وەزارەتی دارایی عێراق ڕەزامەندی داوە لەسەر دامەزراندنی ئەو کارمەندانە تەنها لەسەر واژۆی ئەنجومەنی وەزیران ماوە و فەرمانەکە جێبەجێ ناکرێت. کارمەندانی گرێبەستی کۆمیسیۆن دەڵێن کێشەکەیان سیاسیە و تەنها کارمەندە کوردەکان ئەو گرفتەیان بۆ دروست کراوە و ناکرێن بە هەمیشەیی. ئەوان دەڵێن بەردەوام دەبن لە ناڕەزایەتیەکانیان تا داواکاریەکانیان جێبەجێ دەکرێت. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.